ئەمشەو نامەم بۆ ناردی خێرە بۆ جوابت نییە ئەڵی تااقەتت لێم چووە پێم بڵێ وایە وە نییە چۆن بوو؟ ئەوەی جوانتر نییە ئێستا وەختی ئەوەیە بنێرم سەبۆتە نێرم و بۆی بنێرە هەی دەست دەکات خۆش بی خاڵاتەی گەورە دەکەم وادی لێگەڕە بابی سعدی جانەکە ئەرێ ئەڵێم ئەم ماڵە زۆر پیسە بۆ یەکێنایانی پاکی کاتەوە خۆ بەخوا ناتوانم دەست خەمە ئاوی گرم و ساردەوە ئەمیری داکت ئەمیری داکە با خزمەتت بکاتم هەتا مندارەکە لە دایک دەبی ئەمیرە یعنی دایکم خزمەتکاری منە دایشە ماڵە پاکاتەوە بە تاک دەبی منداری خۆی خۆش بێتن ئەو دێتە ئەو ماری نییە بەس خواردنی دەخۆر ئیشە چی داکات سعدیێڕە شتێک بەری دڵم بە ڕەنگی ئەو کەنەفانە تێکەڵێت ئەی. بۆ نەیگۆڕین چی هێشتا مانگەکە مانگە چێڕات و دڵت بۆی تێک چوو دڵت بۆی ئەو بۆ خۆ عەفکە خۆ زۆر بەناز کردیە یعنی تۆ نابێ نازم هەڵبگری لەو کاتانەیە بابە لەبەر دڵی من بڵێ گۆڕم کاکەتی گۆڕمە سەر چاو کەس منداری نەبوو ئەتوو دەبێ سعدی بەڵێ. برسیمە ئەی هەوە 5 دقە نابێت و نان خواردیە ئێ مناڵەکە داوایەکە خۆ من نیم تۆش ئەوەی باز منداڵ داوای دەکا منداڵی غەریب تو زانی لا حول ولا ئەوە ڕەزیل بووی ولا بابا ڕەزیل نیمە ئەمە لە بەخۆت بە ئەو هەمبەی بخۆی ئەخر والله نابینیە قەڵەو دەبی ناشرین نای خۆم وازی لێ بێنە قەیدنە قەیدنە بەسەر چ دەخۆی پیتزا بەرگەر 2 کۆلاشم بۆ داواکە لەگەڵ مریشکێکی پرشابیشە بەس بزانم تو یەک منداڵت دەبیان 12 منداڵت دەبی ئەوە مشتە لە بۆ چییە حەزم لێتی چی بکەم داوایەکە بەڕاستە داوای بکەم نایخۆم بەس شتێکم بیرکەوتەوە هەوکە ئێستا نا داوای مەکە نامەوێت بەس ئەگەر دەرێ لۆ داوا دەکەم نامەوێ نا بەس حەزم چۆتە شتێکی تر وڵی ئەوم بیتی سەوزە بوو خۆی حەزم چۆتە ڕێواز بێزووی پێواکەم بەس خۆم نی مناڵەکەیە ڕێواز چی بۆ هاوینە ڕێوازی لە چێندری لۆتە پێیا بکەم بێزوو بەشتی ئەمتیکە دەگری ڕێواز دوومان هەیە ماڵ داوا بخێستا ڕێواز لە چی لۆتە پێیا بکەم ئێتە حەزم لێتی مناڵەکە داواکە وڵی نازام لە شوێنە پێیکە کوری بابا منداڵە غەریبە وڵڵی دیاگای لە هیچ نییە لەو گۆڕی بوختان بۆ مندارەی دەکەیت سعدی تۆش ئەرێ شتێکی تر توێنێ سەیری موبایلەکەم مەکرد ئاوا لە ئینستاگرامەکەڕام لە چیم بینی ستافێکەیە ئاوا بۆ ڕۆژی ئەوەی کە دیارە کا مناڵەکە چییە و کوڕەیە کچە هەمان من و تۆ نازانین ئاوا شوێنەکە بۆ ڕازێنەوە میزەڵان و کێک و ڕەکەزی مناڵەکە دیارەکە اینجا من و تۆش خۆمانە گۆڕین کامێرایە تەسویرمانەکە لە ئینستاگرام بڵاوە بین و ڕەکەزی مناڵەکەمان دیارەکەین بۆ تووشێتی چێ ستاف و متافی لە من مەگەینە چی ئەوانە ڕسمی بڵاو دەکات و ئەو کاتی ناوارێ لەو زەڵامە لەگەڵ ژنێ چ دەکاتن ئەو کاتی دەرێن سعدی دیارە ژنی هینایە چاوەکەم ئێشتە پارەی زیاتر بەبا بڵاوی نەکەنەوە پێیانە گورە بابە لەوێن دەرێگە نەفەرەکەمی ناسی سعدی خۆشە بۆ مناڵەکەمانە بێ یادگاریەکی جوانەڵێ هەدایک و باوکم چیان بۆ کردو لێستا و فەلی ئەو منداری تێکمەدا چی بڵا ژنی پێشتری نییە 12 منداریان دەبوو بەدیعی داکەم 12 منداری بوونیە باوەڕ بکە بێزی نییە بە زیخ و کورە بە قوم و بە چگل و بە گەچ و باوانی دەکرد پڕی کۆرانی بوو کەسی مالی نەدەکات لە کۆرانی ئەوەی چاوەکە ئەو تۆ بچیتە منە بێ هەفتەکەی تر بچم بۆ لای دکتۆر جەدوەلی خواردنیشم بۆ بنووسێ بۆی مناڵەکەم بە تەندروست لەدایک بێ ئەی چی شتێکت پێ بدێم ئەگە بە تەمای ئەوەی ستاف متافی بگرین شتیوا ناکەم باشە جانە بدەڕۆم ئێوارە دێمەوە پێویست بە هەست شەکبی لە بۆ دێنم سعدی ڕسم نەگرین بابە ستافم تێمەگەینە ستافم نابێ بەڵام با لە ماڵەوە ڕسمەکە بگرین و بەڵام حەزم بۆ جلانە نییە ڕێک زەوقی هەنارە زۆر ناشرینە خۆ بە فای لە علاگە ڕسمی ناگرین سعدی ئەی قاتێکی تازەمان نەدووری لە لای خەیات ئەوە لە بەرکەوتاو خۆ قاتە کوردیەکە قاتە جلە کوردیەکە جلکی کوردی لە بەردەکەوە چۆن بێ باش زۆر باشە ئێستا دەست خۆم دەگۆڕم یەکسەر ڕسمەکەی منیش بێم خۆم حازر کەم ئاگە لەم دارەکەی بی باش